بێگومان ئەم ڕۆژ کۆمەڵێتەوە و بابەتمان ئامادەیە. من ئەم بەیانە بێگومان لە کورسات نیوزەوە جۆم لە هەواڵێک بوو کە خانمێکیان مقابلە کردوتی ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە دوو ڕۆژ هەمومان لە ماڵەوە بووین بۆی کە نینە دەرەوە بۆی کە سەرژمێری لە سەر تاسەری عێراق بکرێ. بەڵام ئەم خانمە ئاماژەی بە بابەتێکی زۆر گرنگایش بابەتێکی ژینکەی بووتی بەڕاستی شارەکان پاک بووە، ئۆکسجینێک و هەوایەکی پاکمان هەبوو. ئەمەش ئەمان گەڕێنێتەوە بۆی کەوتی بائیتر هەوڵ بین هۆیەکانی گواستنەوە کەرتەکانی گشتی بەکاربێنی بۆی کەمتر ئۆتۆمبیلە تایبەتەکانی خۆمان بەکاربێنی. بۆیە منەم نمونێ مێنایەوە تەوەرێکمانەی ئەمڕۆ لەسەر و کامڕۆ ڕۆژی جیهانی هۆشیاریە لەبارەی هۆکارەکانی گواستنەوە و کابزانین لەناو هەرێمی کوردستانە تا چەند توانیمانە بە شێوازێکی باش کار لەسەرم بابەتە گرنگە بکەین و چۆن توانیمانە ئێمە ڕۆژانە ئەگەر تەنها بۆ ناو بازاریش بێ هەوڵمان ناوە بە پێبڕۆین یاخود بۆ نمونە پاسکیل بەکاربێنین ئەگەر جادی پاسکیلیشمان نییە ئەی پاسەکانمان هێڵە گشتیەکانمان تا چەند ڕۆڵیان هەبووە. ئەمانە و کۆمەڵی پرسیاری تر و لەسەر ڕۆژەکەش بتوانین هۆشیاریمان هەبێ. میوانداری زۆر بەڕێز کاک سەدیق محەممەد ماکرۆک و بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی کە بەڕێزیان ئێستا لێرە ئامادەیە. بانی باش بانی باش بانیتان باش بانی ئێوە تەواوبینەرانی کەناڵی کورساتی عەزیزیش باش زۆر سپاس بۆ ئامادەبوونێ. سەرەتا پێم خۆشە لە ڕۆژی جیهانی هۆشیاریەکەوە دەست پێ بکەین لەبارەی هۆکانی گواستنەوە. ئەم ڕۆژە چۆن دیاری کرا کاک سەدیق؟ ڕاستیەکەی مێژوەکەی بیزاد نازانم لە ساڵی چەنە ئامادانرا، بەڵام ئامانجەکە ئامانجێکی زۆر گەورە و پیرۆزە و من لێرەوە پیرۆزبایی لە تەواوی برایانی شۆفێری ئۆتۆمبیلی کرێ بە پاس و تەکسی و بار هەڵگر و تانکەرەکانەکەم. هیوادارم ئەم ساڵێک بێت کە بەدڵی هەموو لایەک بێت و بتوانین کەرتی گواستنەوەی گشتی کە زیاترمان بەسمان ئێمە گفتوگوێ لەسەر ئەم بابەتە ئەم ساڵ بتوانین لە ڕووی جۆریەوە لە شاری سلێمانی پاسی نوێ بێنینە ناو شاری سلێمانیەوە و خزمەتێکی بەرچاوی هاوڵاتیان بکەین. مەسلەی گواستنەوە پەیوەندی بە ژیانی هەموو تاکێکی کۆمەلگاوە هەیە، لە کەسێکی هەژار هەتاوەکو ئەگاتە کەسێکی دەوڵەمەند لە سیاسیەکەوە هەتا خەڵکێکی ئاسایی. چونکە دوجار ئەگەر هاوڵاتیەکە خۆی ئۆتۆمبیلی تایبەتی هەبێت ئەوە بە پاسی شادچوونەکە ئەو کەلوپەلانەی کە ڕۆژانە بەکاری دێنێ لە سەوزۆ میوە و ئەشەی ناوماڵ و ئەمانە دوجار ئەمە هەر هەمووی بە هۆکارەکانی گواستنەوە هاتۆتە ماڵەکەی ئەوە. بۆیە گواستنەوە پەیوەندی بە ژیانی هەموو تاچێکی گۆمەڵگاوە هەیە. ئێمە لە ڕاستیە لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی گواستنەوەی گشتی بە تایبەتی پاس لە ئاست و موحی ئێمەیان نییە و هۆکارەکەش یەگەڕێتەوە بۆی کە ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوە لە دوای ساڵی 2013 ڕۆژ لە دوای ڕۆژ قەیران ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە تایبەتی قەیرانی دارایی کە ئەمە وای کردە زۆر بە سلبی کارکاتە سەرکردی گواستنەوە. ئێمە نەتوانین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی بەرچاومان هەبێت لەوەی کە ئێمە بتوانین پاسی تازە بکڕین بە شێوەی قستی درێژخایان بیدەین بە برایانی شۆفێر و ئەو پاسە کۆنانەی کە لە ناو شاری سلێمانیە هەیە ئەم پاسانە بمرێنین لە ناویان بەرین لە شوێنیان پاسی تازەدێن. خۆشبەختانە لە ماوەی ڕابردووە ژووری بازرگانی سلێمانی لە هەڵوێستێکی نیشتیمان پەروەریە بڕیاریاندا ژمارەیەک پاسی مۆدێل 1970 ئەوانەی کە لە شاری سلێمانیە کار دەکەن لە هێڵەکانە ئەمانە بمرێنرێن و لە بەرامبەریە سلفەیەک بدرێت بە ئەو شۆفێرە بەڕێزانی کە لە هێڵەکانی شاری سلێمانیە کار دەکەن و بۆ ئەوەی کە بتوانن پاسی نوێ بکڕن و قیسەکەشیان درێژخایەنە و بێستووە بۆ ماوەی 8 ساڵە مانگیەکی 200,000 لێنەورە نزیکەی 20 میلیۆنیان پێ ئەدرێت. من پێم وایە ئەمە هەنگاوێکی زۆر باشە بێت لە شاری سلێمانیە و ئێمە وەکو بەڕێوەبەراتی گواستنەوەی سلێمانی کۆمەڵێک بەرنامەمان هەیە کە ئومێدەوارم بە هاوکاری بەڕێز پارێزگاری سلێمانی و بەڕێز قایمقامی مەڵبەندی سلێمانی بتوانین لە شاری سلێمانیە بیان خێنە بواری جێبەجێکردنەوە. چونکە لێتان ناشارمەوە ئەمڕۆ هاوڵاتیان بە ڕێژەیەکی زۆر کەم پاس بەکاردێنەوە. پاسانێک ئێمە هەمان لە شاری سلێمانیە
23 هێڵمان هەیە نزیکەی 1400 پاس ئیژەکە لەم 1400 380 مۆدێلیان لە خوارد 2000ەوەی کە هیچ مواسەفاتێکی گواستنەوەی هاوڵاتی تیانە لە زستانانە ساردا لە هاوینانە گەرمە سیستەمی سادوگەرین بەکار ناهێنن هەروەها بە سیستەمی کاتیش ناڕۆ بۆیە هاوڵاتی وەکو ساڵان ناتوانێت بە سەعات چاڕوانی پاس بکاتە تا بێت و پێ بگا بە بازار زۆر باشە مە هەمیشە باس لەواکەین لەوەی کە ئەوەندە ئۆتۆمبیل بەکار نهێنرێ ئەگەر ئێستا بچینە هەرچی ماڵێکە وای لێ هاتووە بە قەدر ژمارەی تاکی ئەو خێزانە ئۆتۆمبیل لەو ماڵانەیە هەیە کە ئەمە دووبارە هۆکارە بۆی کە ژینگەکەمان پیس بکات و هۆکاری ژینگە پیسبوونەکەش کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە زیان بە تەندروستی خۆمان بگەێنێت بەڵام ئێمە هەمیشە باس لەوە شەکەین لەوەی کە هێڵە گشتیەکان لە هەرێمی کوردستان بە گشتی کە لەوانەیە سلێمانی زۆر لە شارەکانی دیکە باشتر بێ وەکو بەڕێزە ئاماژەت بێکرد هەر گرنگەوەیە کە مۆدلی پاسەکان کۆنە بەڵام ئێمە شەقامەکانیشمان تایبەت نەکراوە بۆی کە تۆ هێڵێکی گشتی بەکاربێنی ئەگەر بڕیار وە بێن بە هێڵی گشتی بێن بۆ سەرکارەکەم لەوانەیە دوو ئەوەندە و سێ ئەوەندە کاتم بێ من ئەگەر بە ئۆتۆمبیلەکەی خۆم بڕۆم کاتێ ئەمە هەندێک جار وا کات لەوەیکی هێڵە گشتەکان بەکار نهێنێت چکە کاتێکی زۆرمان لێ ئەبات و زۆر دوورە لە ماڵەکانی خۆمانەوە هەم بۆ ئەوەی کە دانراوە ئەو شوێنانەی کات تایبەتە بۆی کە تۆ هێڵە گشتەکان بەکاربهێنیت. بەڵێ لە ڕاستیە بەکارهێنانی هۆکارەکانی گواستنەوە بە تایبەتی گواستنەوەی گشتی کەمە بەسمان لێی پاسە شتێکە پەیوەندی بە ڕۆشنبیری هاوڵاتیانی شۆ هەیە لە هەمان کاتە بە نمونە گەر من بڵێم من ئەم بەیانێ لە پردی کۆبانی لە کاتی داوامە سیرمان کرد ئێمە ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیل وەستاوە بە نمونە نزیکەی 60 ئۆتۆمبیل وەستابوو لەم 60 هەموو لەوانەیە 65 کەسی تیا بوو باشە ئەگەر ئێمە پاسێکی ڕێکوپێک بتوانین دابیم بکەین بۆ بازنەی مەلیک مەحموود و پاسەکانیش بگۆڕین ئەوە پێم وایە هاوڵاتی دوورەکەوێتەوە لە بەکارهێنانی و پێویستە ئێمە لە شارەکانی شاری سلێمانی بەسەن لە بازنەی مەلیک مەحموودە لە جادەی سالمە لە توی مەلیکە لە کانیبای ئەمە ئەو جادە سەرەکیانی کە هاوڵاتیان بەکاری دێنن ئێمە شەقامی پاس جیا بکەینەوە بۆ واتایی کە لە کاتی قەرەباڵغیە بە نمونە لە سەعات حوتی بەیانی تا سەعات 9 ئەو کاتانەی کە هاوڵاتی زۆر ئەڕوا بۆ سەرکار بۆ دەوام یا بۆ ڕایکردنی مامەڵەکانی وا بکە پاس تەنها بووی هەبێت لەسەر ئەم ڕێڕەوە بڕوە ئەو کاتە هاوڵاتی کە بۆی دەرکەوت زووتر ئەگاتە شوێنی مەبەست ئەوە بێگومان ئۆتۆمبیلی خۆی بەکار ناهێنێ دوجار لە بیرمان نەچێ زۆر بەکارهێنانی ئۆتۆمبیل بەڕاستی کاریگەری هەیە لەسەر ژینگە ئەو بنزینە کاتێک کەسڕ بێت مادیکی ژەهرایی فڕێدا ئەوە دوجار هاوڵاتی زەرمەند دەبێت بۆیە ئەبێ هاوڵاتی ڕۆشنبیر بێ لەوەی کە دوای ئەوەی کە ئێمە گۆڕانکاریمان کرد خۆشبەختانە لە ماوەی ڕابردووە کۆمپانیایەک داواکاریکی پێشکەش کردینکەوە کۆمەڵێک پاسی مۆدل بەرزی گەورە بۆ بازنەی مەلیک مەحموود و بۆ تاسوجۆ بۆ کانیبا و وەمانە دابنێ ئەگەر بێت و فەقەتی وەزارەتی گواستنەوە و گەیاندن لەسەر وەرگیرێت و ئەم پاسانە بهێنرێت بۆ شاری سلێمانی پێم وایە قەرەباڵغ و لۆدێکی زۆر لەسەر شەقامەکان کەمە بێتەوە ژینگەی شار پاکتر دەبێەوە هاوڵاتی ئەتوانێت سود لەم پاسانە وەرگێ و ئێمە پێویستیشمانە بەوەی کەوە سەربارەوەی کە ئەبێ پاسە کۆنەکان بگۆڕین ئەبێت سیستەمی کارکردنیش بگۆڕین سیستەمی کارکردنەکەی ئێستا هەروەکو پێشتر تۆزێ ئاماژەم پێدا کە سیستەمەکەیان سیستەمی نەفەرەبەوە بۆ واتایی کە لە مووقیفی یەکەم دەرچێت ئەبێ بۆ نمونە دە نەفەریتیا بێ جاری ئەم دە نەفەرە زۆری پێچێ لە مووقیفە بەڵام لە مووقیفەکانی تر هاوڵاتی زۆر چاوەڕێیەکە من زۆر جارەمە باس کردووە ماڵمان لە کورساتە جاری وە هەبوو مەبەستم بۆ بەپاس بڕۆم بۆ بازار باشە دوجار نزیکەی 45 دقیقە چاوەڕوانی پاسم کردووە پاس هەر ناتوە یا کاتووە بە پڕیاتوە ئەمە وای کردووە کە من ئیتر لەمە دو چاوەڕوانی پاس نەکەم هاوڵاتی ژۆکو من بۆیە ئێمە لە ساڵی 2010 هەتا ئێستا هیچ ژمارەیەکی پاس لەم شارەیە زیایی نەکردووە لە کاتێکە کە ئەگەر کەسێک لە 2010 لەدایک بوو بێ ئێستا پاس بەکاردێنێ بۆیە ئێمە پێویستمان بۆیە کە ژماری پاسەکانمان زیاد کەین بۆ شاری سلێمانی بۆچی کاکستێک زیای نەکردووە ڕێگریەکان چی بۆ لەوەی کە لەوانەیە ئێستا زۆر لە هاوڵاتیان ئەوانەی کە شۆفێری ئەو پاسانن بە ئاواتەوە ببێتن لە خەتێکی گشتی بتوانن کار بکەن بەڵام بۆ زیادی نەگرتووە بربەستەکان چیە توانی بۆ ماڕ لە ڕاستیە ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ئەوەی چێکە لە گرفتەکان دووەمیشان بەڕاستی ئێمە
زۆر جار ڕێنمایەکان ڕێگرن لە بەردەممانە بۆی کە بتوانانی وەک پێویست کارکەین. ئێمە دەتوانن بەڵام ئەو قۆناغەمان لە ئێستاە تێپەڕاندووە بۆ کۆمەڵێک لە ساڵی ڕابردووە کۆمەڵێک گۆڕانکاری زۆر باشمان کرد و پاسمان بۆ ژمارەیەک لە گەڕێکی نوێ و لە ستێنوەکان دابین کردووە و ئێمە لەم پرۆسەیە بەردەوامە بین ئینشاڵە لە چەند مانگی داهاتووە گۆڕانکاری گەورە لە گواستنەوەی گشتی لە شاری سلێمانیاکەین و من لێرەوە داواکەم لە تەواوی برایانی شۆفێری پاسکەوە ئەوانیش هاوکارمان بن بۆ ئەو گۆڕانکاریانە چونکە دوجار چەنە هاوڵاتی سودمەند دەبێت لە گواستنەوەی گشتی ئەوەنە شۆفێران سودمەند دەبن داهاتیان زیاتر دەبێت کاریان زۆرتر دەبێت بۆیە ئێمە پێویستمان بۆیە لە شاری سلێمانیەکەوە وەک ئەرزم کردی یەکەم ئەم پاسە مۆدل کۆنانە بگۆڕین کە خۆشبەختانە وەک باسم کە ژووری بازرگانی ئەو ئەرکی گرتوتە ئەسۆ و پێویستمان بۆیە کە ڕێڕەوی شەقامەکان بۆ شەقامە گشتیەکان شوێنی پاس جیا بکەینەوە و سیستەمی دەقەش بێنینە ناو کارەوە لە جیاتی سیستەمی نەفەر ئەمانە هەمووی ئیشمان لەسەر کردووە هەتا جیاکرێتەوە بمبورە بۆی کە بەپێی پارێزگاکان لە هەرێمی کوردستانە بگرە گۆڕانکاری بەسەرایە ئێمە وەکو پارێزگای سلێمانی لە بەرەوەی هەڵکەوتی جوگرافی ناوچەکەمان شاخاویە بەرتەسکیەک هەیە لە شەقامەکانمانە ئێستا بۆ نمونە هاوڵاتیەک لە ڕاپەڕین و بەکرەجۆ بێت بۆ سەرکارەکەی لە ناو سلێمانی لەوانەیە کاتێکی زۆری پێ بچێگەر بە پاس بێت چکە زانی چ قەرەباڵغیەک ڕۆیە ئەگەر پلانەکەی ئێوە چییە ئەگەر بۆ نمونە خۆش باسە کرد خەتێکی جیاوازتر بۆ پاسەکان دیاری بکرێت ئێتر من والێ کارکەیتر ئۆتۆمبیلی خۆم بەکارنێنم بە پاسەکەیم و هەم سەلامەتە هەم قەرەباڵغی ناکەم هەم ژینگەکەش پاکەمەوە هەم زووتری ژەکەمەش هەم لە ڕووی ئابووری شۆقازانجەکەی تۆ ئێستا ماسان لە تاسڵجە بە نمونە بێت بێ بۆ قایمقامەتی سلێمانی کارێکە تەبیان لە ناو بازار دوکانێکی دەبێت چەند لیتر بنزینی دەوێت ئەم سراوسە بۆ گەڕانەوە یعنی تۆ لە ڕوو ئابوووریەکە چۆ سەیریکە بامشە بەڵام ئێمەمانەوەی ئەوە بکەین ئێستا بە نمونە لە ئەو دووسەدەی لە تاسڵجەوە دێ ئێمە لە تاسوجەوە ڕێڕەوی پاس خەتێکی زەرد کێشین لە تەنیشتی شەقامەکەوە با بڵین ئەم پاسە ئەم شەقا ئەم خەتێکە کێشراوە بەس تەنها پاس بۆی هەبێ بەسەریا بڕوە یعنی ئۆتۆمبیلی تایبەت بۆی نەبێ بەسەریا بڕە بۆی ئەم ڕێگایە هەمیشە کراوە بێ بۆی پاسەکان بە زووترین کات ئەم سیستەمە لە زوربەی وڵاتانە هەیە بنمونە لە تارە من لەمەوەی پێشوە چون بۆ تاران لە زوربەی شەقامەکان هێڵی پاس جیاکراوە هیچ ئۆتۆمبیلێک کە بەسەر ئەمەیان ناڕوە ئێمە لەبەروەی کە وەکو جەناب فەرمان هەڵکەوتووی شاری سلێمانی شاخاویە و شەقامەکانیشمان تەسکن لەوانەیە ئێمە نەتوانین 24 سعات ئەم جادەیە جیا بکەینەوە بەڵام دەتوانین لە کاتە قەرەباڵغیەکانە لە حوتی بەیانیتانەوە کە لۆدێکی زۆر لەسەر شەقامەکانە ئێمە لەو کاتانەیە ئەم هێڵانە کارا بکرێن و جگە لە پاسی شیشتر بەسەریان نەڕوە دووەمیشیان ئێمە پرۆژەی چکەمان هەیە ئینشاڵڵا هەوڵە دێن بخێنە بواری جێبەجێکردنەوە ئێمە کارێ بکەین کەوە لە ڕێگەی ئەپلیکیشنەوە هەموو خەتەکان تۆی هاوڵاتی لە ماڵەوە بزانی کەی پاسەکە ئەگاتە لای موقفی ماڵی خۆتان ینی کاتی دەچوونی پاسەکە تۆ لە مۆبایلەکەی خۆتا ئەبینی باشە و دوجار بە سیستەمی دەقەبێ بۆ نمونە هەموو دەدەقەیەک پاسێک دەرچێت جایتر نەفری هەبیانە بێت دەرچێەوە دوجار داهاتی ڕۆژانەی ئەو هێڵە کە کۆکرێتەوە هەدابش بکرێت بە یەکسانی بەسەر پاسەکان چونکە لە ئێستا بە نمونە من تۆ ئەگەر پاسمان پێ بێ لەوانەیە من دەرچم پاسەکە پڕ بێ لە نەفەر بەس جەنابەت ئەگە بە سیستەمی دەقەبێ لەوانەیە تا بازا دوو نەفەرت پێ نەبێ ئەمەیان نەعەدالەتێک دروستەکە بەڵام ئەگەر بێت و ئێمە داهاتی ئەو ڕۆژە بە شێوازێک بەپێی یاسا و ڕێنمای ڕێک بخینەوە بۆ هەموو هێڵێک داهاتەکان لە سنووقێکە ڕۆژانە کۆ بکەنەوە لە ڕێگەی با بڵین ساڵان وەسی بچووکە بوو ئەبرا لە ڕێگەی ئەم وەستەوە تۆ ڕۆژانە مەسەڵەن خەتی کارێزەوشێک 10,000 وەسڵ لەبرە چەند پازیژەکە سەدیژە ئەمە دابەشی بکرێتەوە بەسەر شۆفێرانە ئەمە کە سیستەمی دەقە بوو ئەمە بەڕاستی هاوڵاتی زۆر سوودمان دەبێت چونکە ئەزانێت هەموو دەدەقە جارێک پاسێک ئامادەیە پێویست ناکە کە ئۆتۆمبیلی خۆی بەرێ جگە لە پاسەکان و لە تەکسی بەکارهێنان تا چەند گرنگە لەوەی کە باس لە هۆشیاری هاوڵاتیان کرد و باس لە هۆشیاری تا کرد ئێمە هۆشیاریشمان ئەوەنە بێت لەوەی کە پاسکیل بەکار بهێنین بەڵام لەوانەیە لە هەرێمی کوردستان ئێمە ڕێڕەوێکمان نەبێت و کاتێک کە پاسکیلەکان ئەڕۆنە سەر شەقامەکان هەندێک جارێ بینین کە لەلایەن شۆفێرەکانەوە بەداخەوە ئەزعاجەکردن یاخو ژیان ئەکەوێتە مەترسیەوە تا چەند گرنگە ڕێڕەوێکیش هەبێت من بە پاسکیل بتوانم بچمە سەر کارەکەم شتێکی ئاسایی بێت ببێ بە کەلتور لە نێو وڵاتەکەی منیشا لە نێو شارەکەی منیشە
لە چەند مانگی ڕابردووە ئێمە کارمان لەسەرەوە کردووە کە ڕێڕەوی پاسکلیش دیاری بکەین لە ڕاستیە هەڵکەوتەی شاری سلێمانی بە حکمەوەی کە بەرزی و نزمی زۆری تایە لەوانەیە وەک پێویست ئێمە نەتوانین سوود لە پاسکل وەرگن بەڵام دەکرێت مەسەرەن ئێمە تەمان پرۆژەیەکمان هەیە بە هاوبەشی لەگەڵ وەزارەت سەرۆکاتی شارەوانی سلێمانی ماسەپلانێکە شەریکێکی ئەڵمانی دایناوە بۆ گواستنی لە شاری سلێمانیان کە کۆمەڵێک ڕێکارە گرێتە بەر حتا لە بەرنامەیە بۆ نمونە با بڵێیم لە شوێنێکی وەکو باخی گشتی کۆمەڵێک پاسکل دابنرێت هاوڵاتی بتوانێت ئەم پاسکلانە بەکاربێنێ بۆ ناو بازار ینی وای لێ بکەینکەوە بۆ بەردەرکی سەرا و بۆ جادەی مەولوی ئەوانە ئۆتۆمبیل نەڕوە زیاتر سوود لە پاسکل وەرگیرە مەسەرەن لە شوێنە گشتیەکان پاسکل بەکار بهێنرێت لە جیاتی ئۆتۆمبیلی تایبەتی بەزەوەی کە گرنگە ئێمە بۆ شاری سلێمانی زۆر زەرورەوە ئەبێ حکوومەت بەڕاستی ئیشی لەسەرکەوە بەرنامەشمان ئێمە هەیە بەڵام گرفتەکانی ئێمە لەوەیە هەموو پرۆژەیەک هەموو بەرنمەیەک پێویستی بە بودجەیە بە خۆشتان نەزانێت حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی لە ساڵی 2014 هەتا ئێستا و نزیکەی 11 ساڵە بە قەیرانێکی سەختی داراییتی ئاپەڕێ یعنی کاتێک کە تۆ داواکاری دەبێت بۆ جێبەجێکردنی پرۆژەی پێویست بە بودجێ بودجەکە ناتوانرێت دابین بکرێ بۆیە گرفتەکانی ئێمە بەڕاستی زیاتر دەگەڕێتەوە بۆ ئەوەی بەرنامەمان هەیە بەڵام پارە نییە بۆ جێبەجێکردنیان بەرنامانە بەڵام خۆشبەختانە ئێمە هەوڵمانداوە سوود لە کەرتی تایبەت وەرگین بۆ ئەم بابەتە کە ئینشاڵا گەربێت و یەکەمین گۆڕانکاری ئەوەی کە بەدەستمان ئینشاڵە لە یەک دوو هەفتەی داهاتووە دەست پێ دەکەین ئەم پاسە کۆنانە بە هاوکاری ژووری بازرگانی لەناو ئەبین پاسی تازە هێنە جێگەیان ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە دوجاریش ئەو چەند هەنگاوی تر کە باسمان کرد وەکو سیستەمی کات و ڕێڕێی پاس لە شەقامە گشتیەکان ئەمە والی یەکات کە هاوڵاتی زیاتر بەکارمەوە بووە حەقیشە بێتە کەلتورێک کە بەڕاستی هاوڵاتی هەست بە بەرپسیارەتی بکە بەوەی کە ئۆتۆمبیلی خۆی بەکار نهێنێ زیاتر سوود لە پاس وەرگێ بەتایبەتی لە گواستنەوەی ناوشارە چونکە هەم قەرەباڵغی کەمە بێتەوە هەم ژینگە سەلامەترە هەم لە ڕووی اقتصادیشەوە سوودمانتر دەبێت ینی پێویست بۆ ناکە لە ماڵێکە مەسەڵەن 4 سەرخێزانە 4 ئۆتۆمبیلیان هەبێ هەرێکە بۆ ئۆتۆمبیلی خۆی بڕوا بۆ سەرکارەکەی زۆر باشە جێگەی دڵخۆشیشە ینی ئەبینی ئێستا لە شاری سلێمانی بگرە شار و پارێزگاکانی تر بەڵام بە تایبەتی سلێمانی ئەم چەند ساڵە بژانەوەیکی ڕێگاوبانی باشی بەخۆی بینیەوە لە دروستکردنی ئەو ئەندەرپاسانێک کە لەسەر شەقامی مەلیک مەحموود ئەوەی کە لەسەر دووسایەتی هەواری شار و چەند پرۆژەی کەژ ئێستا لە بواری جێبەجێکردن ئەمە و قەرەباڵغیە کەمتر ئەکاتەوە بەڵام من پێم خۆش و پرسیاریەوە بکەم وەکو بەڕێوەبەرایەتەکەی خۆتان تا چەند هەماهەنگیتان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەرایەتی بۆ نمونە شارەوانی سلێمانی چکە ئەو کە بەڕێزێ باسەکەی بۆ نمونە ئێمەی هاوڵاتی چۆن هۆشیاریمان هەبێ بۆ نمونە ئەم شوێنە شوێنی پاسە ئەم شوێنە شوێنی تەکسیە ئەم شوێنە شوێنی خاوەن پێداویستی تایبەتە بەپی ئەو تابلوانی بۆماندانراوە بەڵام بەداخۆ زۆر جار ئێمە سەرپێچیەکەین ئۆتۆمبیلەکانمان لێیا بەجێڵێن کە خەڵک لێیا بۆ پازۆستەوە تا چەند کارتان لەسەرم بابەتە گرۆچکە هەندێک لە پەیمانگا و زانکۆکانیش چاوەڕێی ئەو پاسانەکەن بەڵام بەهۆی وەستانی ئۆتۆمبیلی تایبەتەوە زۆر جار پاسەکە ناتوانێت لە ڕاستی ئەمە پێویستە مناڵە ئازیزەکانمان هەرکە ئەسنە لە باخچەوە فێری ئەوە بکرێن کە ئەمە شوێنی پاسە ئەمە شوێنی تەکسیە ئەمە شوێنی کەسی خاوەن پێداویستی تایبەتە یعنی بێ ئێمە ئەمە بخرێتە منهەجەوە لە منهەجەوە بخوێندرێ بۆ ئەوەی ئێمە دوجار ئەو کەسە کە گەورە ئەبێت و دێتە ناو کۆمەلگاوە بزانێت ئەم شوێنە شوێنی ئەو نی ئەو چارێ لێ ڕاگرتووە جاری وایە سیرەکەی کابرا ئۆتۆمبیلێکی تایبەتی لەبەردە مووقفێکی پاسە ڕاگرتووە بەجێ هێشتووە ئەنی گرفتمان ئێمە زۆرە ئێمە دەتوانم بەڵام خۆشبەختانە ئاسی وشیاری خەڵک بە تایبەتی لە شاری سلێمانیە زۆر باشە بەڵام گرفتەکان لەوەیە ئێمە زۆر جاریانی لەبەر نەبوونی شوێنی وەستانی ئۆتۆمبیل یعنی هاوڵاتی ناچارە بێ ئۆتۆمبیلەکەی لە شوێنێک ڕابگرێت کە خۆی ئەزانێ ئەمە شوێنی ئەوێ بەڵام هیچ چارێکی نیانی نازانێت بنمونە ئێمە ئێستا لە شاری سلێمانیە دوانیوەڕوان بۆ عیادەکان لە جادەی ئۆرزی و برایم پاشۆەوە ینی گەورەترین گرفت ئەوەیە تۆ ئەگەر ئۆتۆمبیلی خۆتت پێ بە نازانێت لەکوێ ڕایگری ئەمە گرفتی گەورەیە بۆیە ئێمە بەڵێ ئێمە تەنسیق و هەمانگی زۆر باشمانەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانیەوە من سوپاسی یەک بە یەکی برایانی پۆلیسی هاتوچۆوەکەم لە بەڕێوەبەرەوە تا دووە
پۆلیسیان کە هەمیشە هاوکارێکی زۆر باشن و من سوپاسی سەرۆکاتی شارەوانی سلێمانی یەکەم کە ئێستا ئەو ئەندەرپاس و شتانە کە دروست دەکەی ئەمە لە چوارچێوەی پلانێکە ماستەر پلانێکە کە شێریکەیەکی ئەڵمانی کردی بۆ شاری سلێمانی بۆ ئەوەی کەوا لۆت لەسەر شەقامەکان کەم بکەینەوە و دوجاریش ئێمە بتوانین گواستنەوەی گشتی بە تایبەتی پاس زۆر باشکارا بکەین لە شاری سلێمانیە. ومێ دەکەم کە ئینشاءڵڵا لە داهاتوویەکی نزیکە گۆڕانکاریی زۆر باش لە شاری سلێمانیە ڕووبدا لە گواستنەوەی گشتیە. زۆر باشە باس لەم هەموو ماستەر پلانە نوێ کرد لەوەی کە بۆ گواستنەوە گشتەکان بەکارهێنێت و باس لە ئەپلیکیشنەکە کرد. ئەمانە لە ئێستا خراونەتە بواری جێبەجێکردنەوە لە ئێستا بەرەوکوێ ڕۆشتۆ ئەم پرۆسەیە بۆ ئەوەی کە بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە دوجار هەموو ئەوانەی کە باسمان کرد هەر لە خەتی سەر شەقام بۆ پاسکە جیا بکرێتەوە هەم لە ئەپلیکیشن هەم لە هەموو تەواوی ئەو بەرنامانەی کە هەمانە پێویستی بە بودجەیە. گرفتەکەمان لەوەیە ئێستا تۆ بۆ هەموو پاسەکانی شاری سلێمانی ئەپلیکیشن دروستکەیت و ئەمە تەکلیفەیەک دەکات. ئێمە لە ئێستا بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ینی گرفتی سەرەکیمان ئەوەیە کە ناتوانین موچە دابین بکەین. موچە ئەولەوێتی هەیە لە پێش هەموو بابەتەکانێکەوەیە. بۆیە ئینشاءڵڵا کە بە باشبوونی باری دارایی ئێمە دەتوانین هەنگاوی زۆر باشن بەڵام ئێمە ئەگەر باری داراییش ئەگەر باش نەبوو خۆ ئێمە هەراوە دەسەوسان داناش ئیش هەر ئەکەین لەسەرم بابەتانە بەڵام جۆرە سیستێکی پێوە ئەبێن کە من ئومێدەوارم کە ئینشاءڵڵا لە ساڵی ئایندەیە بتوانین گۆڕانکاری زۆر باشکەین و ئینشاءڵڵا ساڵی داهاتووەگە خۆی گەورە تەمەن بە لە خزمەتانە دانیشینەوە باز و گۆڕانکاریانەیەکەین کە لە گواستنەوەی گشتی لە شاری سلێمانی ئەکرێ. ئێمە بەرنامەمان زۆر ینی لە گواستنەوە ئێستا بە نمونە لە هەفتەی ڕابردووە بەڕێز قایمقامی سلێمانی لیژنەیەکی پێکێنا بەندە سەرۆکی لیژنە بوو لایەنە پەیوەنددارەکانی هەموو تیابوو لە هاتوچۆ و ئاسایش و سەندیکا و لایەنە پەیوەنددارەکانی تر بۆ ڕێخستنی هاتوچۆی خوێندکاران ئەوانەی ڕۆژانە بە پاس هاتوچۆکەن کە بەڕاستی کەم ماڵ هەیە ینی خوێندکارێکی نەبێت و ئەمە بە شێوازێکی وا ڕێکمان خستۆتەوە کە من پێم وایە نەک لە شاری سلێمانی لە عێراق و لە هەرێمی کوردستانیشە بەرنامەی وا جوان و ڕێک و پێکنێکە ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتووە کارەکەین بخرێتە بواری جێبەجێکردن. ئێمە هەنگاوی زۆر باشمانەوە بەس وەکو عەرزم کردن دوجار ئەگەر ئەم بەرنامانە ئەم پرۆژانە پێویستی بە پارە بێ پارەکە دابین ناکرێت. زۆر باشە بابەتێکی کە هەیە مە بە شێوازێکی گشتی باسمان کرد لە هێڵەکانی گواستنەوەی گشتی با بچینە سەر ئەو شۆفێرانەی کە لە بەڕێوەبەراتەکەی ئێوە مۆڵەتی ئەوانەیەنێ کە لە خەتەکانانی لە شوێنەکانە کار بکەن تایبەتمەندیەکانی ئێوە چیە چکە زۆر جار بە مافێکیش بین بە هاوڵاتیان زۆر جار ئەو شۆفێری پاس و تەکسیانە لەوانەیە تۆزە گرفت بۆ هاوڵاتیان دروستکەن بۆیە لە هەمە لە جیهانە ئەمە پەیڕەوە کرێ هەر شۆفێرێکە شۆفێری خەتێکی گشتی بێت ئەتوانێت کۆمەڵی ڕێنمایی تایبەتی هەبێت کۆمەڵی بابەتی تایبەت ڕوبەڕووی بێتەوە بووی کە ئەم کەسە خزمەتی هاوڵاتیان بکات و خزمەتی شارەکەی بکات. ئێوە پابندبوونی ئێوە چییە بۆی کە کەسێک ئەگەر بڵێ من ئەمڕۆ پاسێکم پێەیە لەم خەتەیە کارەکەم ڕێنمایی ئێوە و بەڕێبەرایەتەکەیەوە چییە؟ ئێمە لە ڕابردووە بەڕاستی جۆرە ناڕێکیەک هەبوو لە کەرتی گواستنەوە بە شێوەیەکی گشتی. ئێمە من لەو کاتەوەی کە بووم بە بەڕێوەبەری گواستنەوە دەستمان بۆ کۆمەڵێک بابەت برد کە بەڕاستی ئێستا وردە نەتیجەکەی دەرەکەوێ خۆشبەختانە. بە نمونە ئێمە لە شاری سلێمانیە لە سنووری پارێزگای سلێمانی بە قەزا و نەڕەحەکانەوە 27,000 تەکسیمان هەبوو. ئەم 27,000 تەکسیە ئێستا هەمووی لەزگەی بۆ کرێ. ئەوانەی لە خەتەکانە لەزگەی قاوەیەکی ناوشار لەزگەی شینە بۆ ئەوەی کە ئەم لەزگە و کۆد و کارتی بۆ بکرێت پێویستە بە ئەم شۆفێرە سەردانی بەڕێوەبەراتی ئاسایشکە سەردانی بەڵگە و تاوانکە سەردانی دایرەی مرورکە ئەگەر هاتوو شۆفێرێک سابقەی قەزایی قورسی هەبوو ئێمە ڕێگەی پێ نادەین کار بکە بە هیچ جۆرێک و ئەگەر شۆفێرێک خوا نەخواسە کارێکی نەشیاوی کرد ئەوە ئێمە دووری ئەخەینەوە لە کاری شۆفێری. ئێمە ئیجراعاتی باشمان دەست پێ کردوون خۆشبەختانە ڕێژەی تاوان زۆر کەمە بەڵام ئێمە هەوڵەدەین ئەوەی کە هەشە بە تەواوەتی بنبڕی بکەین و لە داهاتووە ئێمە بەرنامەمان وایە ئەو کەسێک کە ئەبێتە شۆفێر دەورە ببینێ ینی کەسێک بێ کە شارەزا بێ لە یاساکانی گواستنەوە لە یاساکانی هاتوچۆ لە یاساکانی سزادان و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ سەرنشینە
ئەمانە هەمووی لە بەرنامەمانەوە ئێستا بە فعلی ئیشی لەسەرەکەین و خۆشبەختانە نەتائیجی زۆر باشیشی داوە بەدەستەوە. دەستەکان خۆش بە ئامادەبوونە بەهیوایەوەی کە بتوانن کار و پرۆژەکانتانەوەی کە بەڕێسان ئاماژە پێ لە زووترین کات بچێتە بواری جێبەجێکردنەوە خۆش ئاماژە و پیاگەر بووجە هەبێ پیشەکان باشترە ڕابڕ بێگومان چکە دوجار هەموو شتێک تەکلیفەیەکی پارەی دەوێ ئێمە پێویستمان بەوەیە کە حکوومەت و لە نەپەیوەنددارەکان هاوکارمان من چونکە دوجار ئێمە خزمەتی تاک بە تاچی کۆمەڵگاکەین. دەستان خۆش سپاس بە ئامادەبوون.